بۆی بزانین کە لە کابینەی نوێم چەند گرنگی بە بەرهەمی ناوخۆوە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهاترا. بەڕێز سەرور کەمال هاواری بریکاری وەزارەتی پیشەسازی و بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەخۆ لە هەولێر لەگەڵمە بێت. بەڕێز سەرور زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. با سەرەتا لێت بپرسم کابینەی نوێمی حکوومەت چی کرد بۆ وەزارەتی بازرگانی و پیشەسازی؟ زۆر سپاس. سەرەتا دەمەوێت بڵێم ئەرچی وەزارەتی بازرگانی و پیشەسازی ڕەنگڕێژکردنی سیاسەتی بازرگانی و پیشەسازیە و کار ئاسانیکردنە بۆ بازرگان و خاوەنکار و بزنسمانەکان کە ئامانجلەی خزمەتکردنی هاوڵاتیانە. و وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشێکە بۆ توێژی بازرگان و خاوەنکارەکان وەکو باسم کرد بۆ خزمەتی هاوڵاتیان و دروستکردنی بنەمایکی ئابووری پتەوە لە هەرێم بریتە لە مۆڵەتدان بە کارگەکان و تۆمارکردنی کۆمپانیا ناوخۆی و کۆمپانیا بیانیەکان و تۆمارکردنی هێمای بازرگانی و ناوی شوێنی بازرگانی و مۆڵەتدان بە هاوردە و هەناردە و مۆڵەتدان بە پێشانگاکان و بە بەردەوامی ئێمە لە خزمەتی ئەم توێژانین. طبعا لە کابینەی نوێ زۆر گرنگی بەو پێی کە وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئەرچێکی تری لەسەر شانە ئەویش بریتە لە دروستکردنی ژێرخانی ئاسایشی خۆراک. ژێرخانی ئاسایشی خۆراک طبعا بە هاوکاری لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ دەستەی وەبەرهێنان ئەویش بریتە لە دروستکردنی سایلۆ شوێنی هەڵگرتنی دانەوێڵە بە تایبەتی کە گەنم لە هەرێمی کوردستان چەندین هەکتار زەوی دەستەدا بۆی کە بەرهەمی لێ بچێندێ. ئەمە لەلایەکەوە ئێمە توانیمانە لە کابینەی نۆ لە مانجی حوتی 2019 هەتا ئەمڕۆ کە قسەی تیاکەین ئێمە 3 سایلۆ بە قەبارەی 40,000 تەن لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان دروست بکەین و حالیان سایلۆی هەڵەبجەش نزیکی 170 بۆ 75 تەواو بووە و سایلۆی زاخۆشمان لە تەندەرینایە لە ڕووی مۆڵەتدان بە کارگەکانەوە. ئێستا ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ ئەتوانین بڵین پێداویستی بەرهەمی ناوخۆ ناتوانێت پێداویستی تەواو پڕ بکاتەوە، بەڵام هەنگاوێکی زۆری ناوە و تووە تابان بۆکو باسم کرد هەندێک جار کەشوهەوا کاریگەری هەیە لەسەر بەرهەمەکە هەم لەسەر قەبارەی بەرهەم هەم لەسەر کواڵیتی بەرهەم. بۆ نمونە ئەم ساڵیانی کەشوهەوا وەکو پێویست نەبووە، ڕەنگە وەکو پێویست نەمانتوانی بێ گەنم و دانەوێڵە بەرهەم بهێنین، بەڵام کاریگەری باشی کردووە و جگە لە ڕاکێشانی کۆمپانیا بیانیەکان و دروستکردنی کارگە هەم لە بواری ئاسایشی خۆراک هەم لە بواری بیناو ئینشاءات بۆ نمونە وەکو چیمەنتۆ وەکو ئاسن کە هەرێمی کوردستان لەو بەرهەمانە گەشتوتە ئاستی خۆبژێوی و بگرە هەناردەی خواروون ناوەڕاستی عێراق و وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستانی شەکە. بەڵام لە هەندێک بابەتە ئێمە پێویستمان بە هاوردەکردنە و ئابووریش هەر بەو شێوەیە، ینی تۆ ناتوانی لە هەموو بوارێکە ینی تۆ لە هەموو بوارێکە بتانی بەرهەم بهێنی. ئێمە پێشتر وامان نەزانی کە جیهان هەمویان بۆ خۆیان پێداویستی خۆیان دابینەکەن، بەڵام کاتێک کە ئۆکرانیا و رووسیا بوو بە شەڕیان کە ئەو شەڕە ڕوویدا ئۆکرانیا وەکو سەرچاوەیەکی مادەی خامی زەیتی خۆراکی هەژمارەکرا کە ئۆکرانیا کێشەی بۆ دروست بوو، زۆربەی ئەوروپا کێشەی بۆ دروست بوو. ینی بۆمان دەرکەوت کە هەموو وڵاتەکان لە هەموو بەرهەمەکانە میزەی مطلقیان نییە، بگرە ئەمان لە بابەتێکە وڵاتیی دووەم لە بابەتێکی ترە ئاڵوگۆڕی بازرگانیەکان. بەڵێ کاک سەرور هەتا ئێستا شەرێمی کوردستان ینی بەکاربەر بووە وەکلەوەی زیاتر بەرهەمهێنەر بێ، ئێستا تا چەند بەرهەمهێنەرەوە چیتان کردووە بۆ دیبلۆماسیەتی بە بازارکردن و هەناردەکردن؟ طبعا بحقیقت حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغی باشی بڕیوە، ینی ئێمە ناتوانین بڵین ئێستا کە ساڵی 2025 وەکو ساڵی 2019 بگرە دروستکردنی ئەو بەنداوانە یاخود دروستکردنی شوێن بۆ گلدانەوەی ئاو و هاوکاریکردنی برا جوتیارەکان بەوەی کە توانیمانە ڕێگەی حکوومەتی عێراقەوە لە بەغدا فیدراڵەوە بتوانین شایستەدارایەکانیان هی بۆ وەربگرین کە ئەمەش بۆتە هاندانێک بۆی کە بتوانن زیاتر بەرهەمی زیاتر بچێنن و بتوان پاڵپشتی ئابووری هەرێمی کوردستان بن لە بابەتی ئاسایشی خۆراک
ئەومان لەبیر نەچێت کارگەیەکی زۆر لە هەرێمی کوردستانە لە ڕەگەزی بیانی و ناوخۆیی کارەکەن و ئەم کارگانە تەلبیە حاجاتی هەرێمی کوردستان بەڕادەیەکی باش پڕەکەنەوە و ئەتوانم بڵێم لە 1975 بەرهەمەکانیشیان ئەچێ بۆ خواردن ناوەڕاستی عێراق. بەڵام بەداخەوە ئەو کێشانەی کە دروست بووە لە هێڵەکانی ناوەندی ئێمە و حکوومەتی فیدراڵ هەر جارێک بە بیانووی بە بیانوێک بەڵام ئەوش لە پرسی چارەسەرکردنیین پێشتر 72 سعات دانرابوو بۆ هەناردەکردنی کاڵای هاور دەکرا و ئێستا 72کە بووە بە هەفتەیەک و کاڵەکانی تیژ لە بابەتی ئەتیمادی مەسانعی ئێمە و شەریکاتی ئێمە بۆ بەغا لێک تێگەیشتن باشە و بە بەردەوامی ئێمە لە پەیوەندی داین بۆی بتوانین کاراسانی خودمەگوزاری پێشکەش بە کارگەکانمان بکەین و من ناتوانم شتێکی کەس بڵێم پێم بڵێ کە چەند کارگەی نوێ کراونەتەوە چەند مۆڵەتی بازرگانیتان داوە لە کابینەی نوێم. بەڵێ تامان ئەگەر بێت و لە کابینەی نوێمە باس بکەین ئێمە لە ئێستادا 40,000 کۆمپانیای بیانی و خۆماڵی تۆماکراون. ئەم 40,000 کۆمپانیایە نزیکی 4300 کۆمپانیای بیانیە. بەڵام لەم 40,000 لە 130 کۆمپانیەکان لە کابینەی نوێ تۆماکراوە. یعنی بە درێژایی 8 کابینە لە 169 تۆماکراوە. لە یەک کابینەیە بە تەنها لە 131 تۆماکراوە. ئەمە ئەوە بابەتی کارگەکان ئێمە نزیکی 4200 بۆ 4500 کارکەی بچووک و مامناوەند و گەورەمان هەیە. یعنی لە کارگەیەکی بچووکەوە تا کارگەی ئاسن و کارگەی چیمەنتۆ لە 124 کارگەکان لەم کابینەیە مۆڵەت دراون و بەرهەمیان هەیە وەکو پێم وتی بەرهەمیان بۆ ناوخۆشەیە بەرهەمیشان بۆ دەرەوەی وڵات هەیە. جگە لە بابەتی ئەوەی کە ئێمە لە کابینەی نۆ کاتی ناو کابینەوە دەستمان بەکار کرد پارەی براجوتیارەکانی ساڵی 2014 و 15 و 16 کە نزیکی 700 ملیار و کەسر بوو نەدرابوو بە هەوڵ و هیمەتی نووسنگەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت هەموو پارەکە وەرگیرا هیچ 14 و 15 و 16 وەرگیرا و لە ساڵی 2009 هەتا ئەمڕۆ کە قسەی تیاکەین هیچ ساڵێک پارەی جوتیار تأخیر نەبووە و هەموو ساڵێک پارەکانی تا سیویکی 12 کۆتایی ساڵ دراوە. بە دەرفەتی دەزانم من پرسیارە تا ڕاستە بکەم وەک دوا پرسیار دوێنێ سەرۆکی دەستەوە بەرهێنان بە کوردستان 24 وت کە بازارێکی پیشەسازی خۆراکی دەکرێتەوە. دەکرێت پێم بڵێ ئەم بازارە کەی دەکرێتەوە سوودی چی دەبێت؟ طبعا دەستەی وەبەرهێنان بەو پێوەی کە مۆڵەتی وەبەرهێنان دەرفەتی زیاتر بۆ بازرگانەکان ئەڕەخسێنێ و بازرگان و خاوەنکار زیاتر سوود لە یاسای وەبەرهێنان وەرەگرێ بێژگەلەوەی کە مۆڵەتی گەشتە بەداین پیشەسازی لە وەزارەتی بازرگانی دەدرێ بە بەردەوامی لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی لەگەڵ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لە دروستکردنی مەناطقی سناعی با بڵێن ناوچەی پیشەسازی خۆراک و ئەلوەی نوێ بۆ هەڵگرتنی بەرهەمەکانیان چونکە فەسڵی هەر بۆ نمونە بە باسی پەتاتە بکەین تۆ لە فەسڵی بەرهەمێنانی پەتاتەیە یا لە فەسڵی بەرهەمێنانی زەیتونایە هەر بابەتێکی تر کە عەرز زۆرە بێ کە خستنە ڕوو زۆرە بێ نرخی دامەزێ. بازرگان پێویستە ئەلوەی هاوچەرخی بۆ فراهەم بکرێت جاکەتی تایبەت بێ و PPP بێ یاخود کەرتی گشتی و کەرتی تایبەت پێکەوە و ئێستا ئەلوانە هەیە ئەلوەی هاوچەرخ لە هەولێر هەیە و ئەلوەی هاوچەرخ لە ئاکرێ و لە سێوانیش هەیە ئەتوانن بەرهەمەکانیان هەڵگرن بۆ چەند مانگێکی تر و دوای ساقی بکەنەوە لە بازارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ئەو ناوچە پیشەسازیانەی کە بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان باسی کردووە ئێمە چەندین جار لەسەری کۆبووینەتەوە و تقریبا لە هەرێمی کوردستان 11 ناوچەی پیشەسازی لە هەموو هەرێمی کوردستان دەستیشان کراوە کە کاری تیا بکرێ بۆی بتوانین کاراسانی پێشکەش بە بازرگان و خاوەن کۆمپانیاکان بکەین. بامەدەبوون لەگەڵ کوردستان 24 بەڕێز سەروەر کەمال هاواری بریکاری وەزارەتی پیشەسازی و بازرگانی هەرێمی کوردستان.